يعني بكردي وبكرتي بيامي جناب وبو مردمي منطقة كرماشان منطقة إيلام ومنطقة لورستان أويك منتظر نمن انت اتفاق دقومي خويان بين خويان بين خلاقيتي خويان بيننا وميداني مبارزة بشنا أحزاب ما شاء الله حزب منظور لكردستاني روجلات يلا روجلاتي كردستاني يا كردستان إيران بشن بزان حزبي مطلوبي خويان بدوزنا حزبي بدوزنا كلتك ايديولوژي وفكري خويانا بيتوا ومبارزه كان خلاقيتي خويان نشان بدن ونهايه لو حزبي دا تقالب كان كوشش كان كبشنا سطحي رهبري سطحي تصميم جيري و دبي زور كاك دكتور مساله كي ترك امرو لهمو كردستاني روجلات يعني كردستاني ايران جمهوري اسلامي والشوينيزمي حاكم بنقشه و بپیلانێکی نەگریسەوە کاری بۆ دەکات لە بینبردنی زمانی کوردیە ئاسیمیلەکردنی زمانی کوردیە نەوع فەرهەنگ تەبلیغ دەکات متاسفانە یا بەداخەوە لە ناو خودی کوردیشە کەسانێک هەن ئینسانگەلێکی نەفسنزم ئینسانگەلێکی مەوقعیە تەڵاب ئینسانگەلێکی هەلپەرست ڕۆژپەرست کە هاوکاری ڕژیمن بۆ ئەوەی کە مەسەڵەن کوردی قسەکردن بە عیب بە دواکەوتو یارەوە کە جەناب و باسەکرد بە زمانی دێهاتی لە قەڵام بدەن و فارسی قسەکردن و لە تەکی ماڵ و مناڵیانە چوزانم لە تەکی دۆست و ڕەفیقیانە بە شتێکی زۆر پێشکەوتو و مۆدێڕن بزانن ئەمە متاسفانە لە زۆر بەداخەوە لە شارێکی وەک کرماشانە زۆر بەرجستەترە خۆ جەنابیش ئیشارە کرد کە ئێستا نزیکەی 35% نازانم کەمتر یا زیاتر منێژم لەوانێت لە 35 زیاتر ئێستا لە ناو شاری کرماشانە کووردە بەدبەختیەکەی ئەوەیە کە دایکی کووردە هەتا دایک و باوکی ئەگەر لە ژیانە ماون لە حیاتە مابوون لەوانەیە نەتوان باش فارسی قسە بکەن بەڵام ئەو ڕەحەتدا دەنیشێ تەکی مناڵەکەیە قسە دەکا قەینا لە ئیدارە و لە مەدرسە ئەمە تۆ مەجبوری ئیجبارە و مؤسساتی دەوڵەتیە بەڵام بۆ لە خانەوادە بۆ لە تەکی دۆست و ڕەفیقێکا کە شەواڵ جافیەکەی هێشتانها لە پێیە تێدەگەی لە تەکی ئەوە بۆ فارسی قسەکردنەکە دەچێتە نەوعێ بێباوەڕی نەوعێ تاحتی تاثیر قەرارگرتنی و ئاسیمیلاسیۆنە نوع خزمەتکردن بە تەرحی شومی جمهوری ئیسلامی و شوینیزمی ئێرانی ئەهمیەتی زمان بۆمان بۆ زیندوو ڕاگررتنی یەک ملت یەک نەتەوە لە چەندە ئەهمیەتیە گرنگیەکەی چیە جەناب و پەیام و بۆ خەڵکە چییە کە ئاوا ڕەحەت پشتەکەنە زمانی ئەژدادیان زمانی دایکیان و دەچن تەسلیمی نقشی شومی حاکمیەتی جمهوری ئیسلامی و شوینیزمی ئێرانی دەبن بزن پرسیار فرە مهمێگە و ئارزووکەم لێ بردنەکەم یەک تەکمیلی بکەم لەم بارەوە نقشی مێدیا تەلەڤیزیۆن و مێدیای کوردی نقشی ڕووناک بیران یا ڕەوشن بیران یا ئەحزابی سیاسی ڕێکخراوی مەدەنی و فەرهەنگی کوردستان لەم بارەوە چییە بەڕاستی ئەمە خەتەرێکە تێدەگەی ئێمە باسی کورد و ڕزگاری کورد دەکەین بەڵام وەختێ زمانەکەیان لە بینبردی وردە ئەو هەستیشە نامێنێت واقعیت هێستا کە من خیلی ممنونم پرسیارە مطرح کردید واقعیت لێرە باید دەستپێ بکەین کە زوان کوردی و نەتەوەی کوردی هۆڤیەتی ئێمەست یعنی ئینسانی کە لە داڵەگ و دنیاتی بی هۆڤیەت نییە چێنە بوود بەنابەری ئێمە دارایی هۆڤیەتیم و هۆڤیەتی مە زوانمانە زوانە دایگیمانە زوانی کە وەگەری گەورە بیمن و بعد نەتەوەی کە لە ناوی هاتیمەتە دنیا نەتەوەی ملیەتە کورد ئێمە پێویستە ئی دوانە هەست بکەین در غیرە سوورەتە بی هۆڤیەتیم و بی ئەگە 100 بەرابەر فارسی لە فارسەکان خاسر بزانیم 100 بەرابەر زوانەتر خاسر بزانیم هەنووز وشینەوە خارجیە فلان کەس و دەرنیە خۆت باید وەلی کرد بەنابەرین من اعتقادم هێستا ئەوە کە سەرکە فەرمایشکەی واقعا دڵتەزینە و کوردیوشن دڵتەزینە کە مەسەن یارو هیچ گونە ئیجباری نێرێت لە ناو ماڵی وەگەردە مناڵەکانیە وەگەردە مەخسەن دوێتەکانمان فارسی قسەکەیم یا من هیچ گونە هێستا ناسیۆنالیستی نێرم وەلی واقعیت هێستا کە زوانە دایگی زوانە لە نظر تعلیم و تربیەتی لە نظر پەروەردەیی ثابت بیە کاگە ئێمە وە زوانە دایگی تحصیل بکەین وە زوانە دایگی بچمە دانشگا توێنیم لە ئیکو ینی ئینتەلیجەنس کوۆت ینی لە ئستعداد و نبوغ خۆمان
بیشتر استفاده بکنیم تا اینکه وزوان بیگانه بتونیم مطلب یه بگیریم. من فقط خواهش کم بنده ای که لخدمت و نجتماع و عنوان مثال من مدرسه روزانه اصلا نگذرانم. شوانه چی مثل اکابر روزانه خیاطی کردم و بعد نیوشم زوان ادبیات فارسیم خیلی قویه، ولی و اندازه قویه که الان در حال حاضر که لخدمت ایوه عزیزیلم دبیر بین المللی انجمن قلم ایران در تبعیدم. بنابراین زبان فارسی و درجه تحصیلات عالی او که مرحوم باگم لیم خواهش کرد تا درجه عالی تحصیلات تمام کردم. بنابراین من اگه وزوان دایگی خوام تحصیل بکردیم و قول آقای خدابخشی یادی و خیر نیزان منیسی امردیه آقای خدابخشی و موت و تونم لبان تئوریل نیوتن کار بکم. من وزوان دایگی خوام تحصیل بکردیم تونستیم یه محقق بونجور آقای نیوتن لبان تئوریل نیوتن کار بکردیم ولی نکردم این کاره. بنابراین ایوه و گرد منالاگان دانه لیدان خواهزانه التماس کم خواهش کم و زوان دایگی خوان قصه بکن او چیزی که دالگی ولا نقصه کد و عیب نیه مطمئن بید و زوان کردی لهجه مختلف لهجه قلخانی که من خلیفه علم قلخانی معتمد و گردی قصه کم الان و زوان و لهجه کرماشانی و زوان کردی قصه کم افتخارش گرای من. بنابراین و زوان دایگی قصه کردن بهترین ضربه برای دیکتاتوریل خدا توان ایما و زوان فارسی قصه بکنیم که مثلا زمان جمهوری اسلامی حتی لدیکتاتوری شاه بدتره و این دلیله که مثلا نامه برای تلویزیون سرندج نیستانه اینجوری که کپی برای مهناردنه که و یه جور کردی قصه بکن نو تلویزیون که فارسگان بفهمنه یعنی چه یعنی و زبان فارسی قصه بکن یا اینکه و معلمه دستور داره نامه محرمانه است. من کپی نامه دیرم نامه محرمانه و وزارت فرهنگ کرماشان نیسانه که معلمه الحق نیرن و زبان کرماشانی کردی و قد منالیل محصله دیان قصه بکن. خو یه باعث تاسفه نشان دید که بله دیکتاتوریل و طور کلی دیکتاتوریل ناسیونالیسیل کور و طور کلی و دیکتاتوری و طور اخص زانن که اگر تو زوانت پلوافیویه زوانت تربیت بکید به صلاح توانی حق خود و رسمی بشناسید و حق خود بشناسید توانی تقاضای بکید. بنابراین یه خطرناکه. من زوان مهمترین وسیله برای گردن حق انسانیه. ایما مطمئن بود 100 سال فارسی قصه بکنیم جور بنده که چندین کتاب و زبان فارسی نیست اما متاسفانه و زبان کردی نیتونم بنویسم. مرا خاطر چرا خاطری کردی اولا خواننده متاسفانه که خاطری تا کردی نتوانی بنویسی. بله اگه به هر زمانی بنویسی هر جای بله به هر حال یه که دلم تواید که حداقل ایوه عزیزیل و زبان کردی من تاسف خوام که مثلا کتاب فارسی نیستم که علاقمندی گوره کردستان و کردی حال گردن نو مثلا دو کتاب کردی حال گردن نسو ترجمه کردن یکی تاریخ ادیان یکی اینکه چه حقیقت تلخی یا رومانی 10 مقاله نیسام و زبان کردی حال گردن لکردستان عراق چاپیه. بنابراین دلم تواید که نسل من لبین چیه ولی نسل آینده من دلم توی زوان و زوان توجه بیشتری بکن و آرزو کنم که این اتفاق بکفه. امیدوارم که جناب شهر تمندریش بیت و بتوانی کردی که ایسا زور باشه که دکتر. امیدوارم بتوانی لباری نوسینی شو اونده تمنی اجازه بده بتوانی چند کتابی جو کردی بنویسی تو هر اوج مطمئنم که بزمانی فارسی نویسی و تا با خوی دنیا یک پیامی انسانی پیه. من او انسانانه بو من انسانیت لسروی هموشتیکه بو من عدالت اجتماعی لسروی هموشتیکه بو من آزادی مروف لسروی هموشتیکه بو من وی جامعه کی انسانی لسراسر دنیا ده هبیت رش و سپی و حجار و دولمن فقیر و سرمایه داری تیان نبیت
ژن و پیاوی تیان نەبێ ئەم دین و ئەو دیندار و بێدینی تیان نەبێ هەموو وەک یەک ڕێزی هەبێت دنیایەکی بدور لە شەڕ و میلیتاریزم و کوشت و کوشتار و فەقر و ئەمانە ئارزوو ئاواتی منە بەڵام معنی ئەوەی نییە کە من تەبیعەتەن سروشت منی زەرد پێست لە کوردستان دروست کردووە کابرای بە کەش و هەوای ئەفریقا ڕەش پێست دروست کردووە من و ئەو جیاوازیەکمان هەبێ بەرتەریەکمان هەبێت ئەو ئینسانە منیش ئینسانم بۆ دەبێ فارسێک بێ لە نەتەوە من ڕێزمێ بۆ فارس بۆ هەموو ملەتەکانی دنیا وەک ئینسان وەک ملێت گەلێک کە حەقی خۆیانە بەڵام بۆ دەبێ کوردبوون بۆ من حەقارەت بێت تێدەگەی بەڵام فارزبوون بۆ فارسێک جێگای افتخار بێت بۆ دەبێ فارسێک لەو ئوروپایدا لەو ئەمریکایدا دەڕواستینی خۆی سینەی خۆی چاک دەکات کە بۆی مناڵەکەی فێری فارسی بوێت بەڵام منێک لە ئێران لانی کەم 15% جامعی ئێران تشکیل دەدەم لانی کەم 15 ملیۆن ئەگەر لۆڕەکەی بخێتە سەرەوە 16 ملیۆن کورد لە ئێرانە هەیە بەڵام نزیکەی 18 ملیۆن تورک لە ئێرانە هەیە 20 ملیۆن کەمتر یا زیاترەکەی نازانم لانی کەم 55% خەڵکی ئێران غیرە فارسە بەڵام حەقیان نەبێ بە زمانی دایکیان بە زمانێکی لە ماڵە مناڵە دایکی قسە دەکاتێکیا باوکی قسە دەکا وڵام لە مەدرسای بیرە ئەمە جەنایەت دژی بەشەریەتە بەڕاستی ئەمە شوزانم فاشیستترین فکرە کە ڕژیمێلی دیکتاتور و مرتەجع و دواکەوتی وەک جمهوری ئیسلامی و ئەمساڵە هەم خەریکن لە خاوەنمیانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیڕەوی دەکەن بە ئومیدی هوشیاری گەلان بە ئومیدی هوشیاری خەڵک متوەجه هەل لەو رابطەیدا زانایەک ئەگەر اشتباه نەکەم قسەی مارکسە ئەو کاتەی کە کۆیلەکان بە لە کۆیلەبوونی خۆیان تێگەیشتن وابزانە نیوەی ڕێگای ڕزگاری خۆیانان تایکرد هیوادارم ملەتی ئێمە تێبگەن کە کۆیلەبوون یعنی بەردەبوون چه ئازارێکە بۆ بەشەریەت ئەخر من بە ئازادی لەدایک دەبم پێم خۆشە تەواوی ژیانیشم ئازاد بژیم بەبێ ئەوەی مافی خەڵکی تر ئازادی خەڵکی تر ژێر پێ بکەم کە ئێمە دەبێت بۆ جامعەیەکی واین بکەین نە کوردێ خۆی لە فارسێک کەم زیاتر بزانێ نە کەمتریش حەقی مساوات بەرابەری ئەو ڕێزی هەیە منیش دەبێت ڕێزمە بێت پیاوێک بۆ ژنیار هەمان حەق دابنێ کە ژنێکیش بۆ پیاوێت دیندارێ بۆ بێدینێکیش دەبێت هەمان حەق دابنێ بەرحاڵ هەدەفی ئینسان های ئازادی خوازیش ئەوەیە کە دەبێت بۆ جامعەیەکی وا کار بکەین جامعەیەکە کوردبوون تیا حەقارەت نەبێت کوردبوون تیا عیب نەبێت ژنبوون تیا عیب نەبێت مەذهبی بوون تیا عیب نەبێت سیاسی بوون تیا عیب نەبێت بێخودایی عیب و شەرم نەبێت متوەجه هەرکەس ئازاد بێت چۆنی پێخۆشە بەو شەرتە ئازادی علی قەمبەری ئازادی دکتۆر گوڵمرادی مرادی نەکوژێت من ڕێزی متەقابل و احترامی متەقابل هەر ئەو پرسیارەیدا ئدامەکەی ئەوەی بوو کە وەزیفەی ئەرکی مێدیا و ڕووناکبیران و ڕێکخراوە سیاسەکان لەو بارەیەوە چییە بە وشیارکردنەوەی خەڵک تلڤیزیۆنەکان حیزبەکان ئەنجومەنە مەدەنیەکان واقعیت ئەوەیە کە من ئارزووکەم مێدیاکان و تۆر و کولی و ڕێکخراوە مەدەنیەکان و تۆر و کولی کوشش بکەن لە ئاگایی تودێل تەنها ڕاهێ تمام این رسانه گروهیه فرق نکرد رسانه رادیو بود تلویزیون بود روزنامه بود فرق نکرد فقط مسائل شیکردنوی مسائل سیاسی و اجتماعی و تاریخی گذشته مردم و بعدیشی امروزه پلداین و مسائل سیاسی ایما باید یعنی مدیاکان برنامه باید یه بوده که برای مردم توضیح بیان که بدون سیاستی نتونیم زندگی بکنیم اولی که مثلا لزمانه قدیم وقتنا کاری و کار سیاست نیست سیاست اینه سیاست مداریله اول سیستمی دیکتاتوری کار کردن من باور میسه که اگر مدیاکان حداقل 10% 15% زمان خویان اختصاص بین مسئله توضیح دادن مسائل اجتماعی و روشن کردن برای مردم که مردم چطوان مسئله کاملا حل بود و دی کسی نشد که من کاری و کار سیاست نیرم کاری و کار سیاست نیرم اگر ایران بید کشوری دیکتاتوری بید فرق نکرد ایران یا کشوری دیکتاتوری باید حق بیده مردم چون ایمیل دور لکشور نیستیم نه نیتونیم برای مردم ختمش تعیین بکنیم اوانه لترس یا نو شو کار و کار سیاست نیرم
منتها ایما باید بزنیم نان خواردن و آب خواردن ایما سیاسیه و میدیایل یا رسانه‌های گروهی تلویزیون و رادیو و رسانه‌های تر که لخارج کشور منتشر بون یا اینکه پیام نیرن باید و این مسائل توجه بکن که ایما کار سیاست دیریم ایما نمیتونیم بدون سیاست زندگی بکنیم واقعیت است گوره ترین وظیفه ارای میدیاکان کردی است که بتونن این مسئله نو مردم روشن بکن که بغیر از ایما بجز مسائل سیاسی نمیتونیم ادامه زندگی بیم یعنی زندگی ایما سیاسته ایما بغیر از این نمیتونیم کاری بکنیم من تقاضا دیرم لرسانه گروهی این مسئله و پی توجه بکن و اهمیت رو ببینن که اهمیت داین فره مهمه که ایما بتونیم و تاثیر مثبت ببینیم و بعدیشی مسئله تاریخی اگر کوشش بکنیم امکان داره ارای بینایی سخت بود لاولو ولی سعی بکنیم حداقل یه هفته یه برنامه تاریخی بریم نو ارای مردم که نو تلویزیون نو رادیو و روزنامه که بتونیم مردم روشن بکنیم به زمین. باشه زور سپاس. پرسیارێکی تر شکتیشمان کردی بس. این اگر بحثگان زور جالبن. هم جنابت و هم منیش هر دوکمان اندامین لرخراویشی مدنی دا بنای رخراوی ناوندی کرماشان دیالوگ. که و تقریبا دوری سالونی مدو سال 8 سی. ئەم ڕێکخراوە کارەکات بۆ پەرەپێدانی فەرهەنگی دیالۆگ ینی قسەکردن لێک تێگەیشتن لە بینی دوو کەسدا لە بینی دوو گروها لە بینی دوو تایفەتە تەنانەت لە بینی دوو دەوڵەتە یا هەیئەتی دوو دەوڵەتە دیالۆگ دەکەین لە یەک تێدەگەین هەر بۆی ئەم ناوەندیشە یا ئەم مەرکەزی کرماشان دیالۆگە ناوی دیالۆگە لەبەرەوەی لە بینی پێکاتەکانی خەڵکی کرماشان پێکاتەی زاراوەیی پێکاتەی مەزهەبی پێکاتەی تەنانەت سیاسی تێدەگەین من و جەناب و دوو فکری جیاوازی سیاسیمانە دیالۆگ دەکەین بزانین چی مشتەرەکمان هەیە جیاوازیەکانمان چییە شتە مشتەرەکەکانمان زۆرتر یا جیاوازیەکانمان دەتوانین بۆ شتە مشتەرەکەکانمان هاوبەشەکانمان کار بکەین جیاوازیەکانیشمان ڕێزی لەیەک بگرین ناوەندی کرماشان دیالۆگ کار دەکات بۆ ڕوو بە من کوردی کرماشان چی لە دەرەوەی وڵاتەوە ئەگەریش ئیمکان هەبێت لە ناوخۆی وڵاتەوە لە ناوخۆی ستانی کرماشانەوە لە بینی پێکاتە زاراوەیەکانە لەک کەڵهوڕ جااف گۆران سوزان مسلمان یارسانی دیندار بێدین شیعە سونی ئەم حیزب ئەو حیزب ئەم فکر ئەو فکر کە بەیەکەوە دابنیشین بۆ خاڵە مشتەرەکەکانمان بدۆزینەوە ڕێز لە یەک بگرین تۆلەرانس قبول بکەین تەمرین دیموکراسی بکەین متوجه هەی و نیهایەتەن مبارزە بکەین خەبات بکەین بۆ ئەو شتەی کە مشتەرەکە کوردبوونمان ئینسانبوونمان ئازادی خوازبوونمان عەداڵەتی اجتماعیمان ئایندەی مناڵەکانمان بەنظری جەناب بوونی ڕێکخراوی کرماشان دیالۆگ و هەروەها ڕێکخراوی مەدەنی لە جامعەیەکی وەک کوردستاندا وەک منتیقەی کرماشاندا چه ئەهمیەتی و گرنگیەکی هەیە ئەم ڕێکخراوە چ گرنگیەکی هەیە بۆ منتیقەی کرماشان بۆ خەڵکی خۆمان کە بلاخرەتیا کار بکەین لە یەک نزیک بووینەوە هاوخەباتی بکەین مسئله واقعیت ئەوەیە کە کرماشان دیالۆگ من و افتخار و عضو سادەی ئی سازمانمە ئی ڕێکخراوە مەدەنیمە و ئی دلیلە کە زۆر کەسانی کە وەگەرمە هەمکاریکان واقعیەتی هەسە کە دڵم توایت ئیمە ئی مەرزە لەبین بووین مەرزە ئیمە گشتمان کوردیم و دڵمان توایت مەسەلەی کوردایەتی بەرنامەی ئەوەڵمان بود و ئەڕێ خاتریە ئیمە سعی کەیم کرماشان دیالۆگ یعنی کرماشان دیالۆگ سعی کرد که مردم بیشتر لە چوارچووی ئی ڕێکخراوە مەدەنیە جەم بکەیت کە بتوانیم خدمەت و یەکگرتن زەبان کوردی بکەین من 7 سال پیش وەزیر فەرهەنگ کوردستان و من پیشنهاد کرد یک کتاب بنویسم درباره آیین مختلف کرد که لە دەبیرستان کوردستان تدریس بکرێت من این کتاب 2 سال طول کشید نویسامه و کاک ناصر رزازی کتاب ترجمه کرد
و دڵم تواست ئی کتاوە لە کوردستان تەدریس بکرێت ئەڕێ چارە خااتریە ئەو کەسێکی دیپلۆمە دەبیرستانگرێت بزانێت مثلا مەسیحیەت لە کووراتیە یەهودیەت لە کووراتیە زەرتشتی لە کووراتیە ئیسلام لە کوورە فەلسفەی ئیسلام چەس یارسانی چەس یانە مەسەلەیەکە فرە مهم و همچنین مسئله زبان ایمه دلمان توید که یکتری فهم بکنیم دلمان توید زوان یکیتی و وجود باری ما پیشنهادی که و دوستل و عزیزیلی که وقت ما همکاری کن لجمله جنوالی یه بیه که سعی بکنیم و لهجه کرماشانی زوان و کردی بتونیم قصه بکنیم که حداقل مردم کرماشا جمع بکنیم دوری یه محور یا مسئله زانم یا اکثریت کسانی که وگرد بنده همکاری کنه من افتخار همکاری وگردن دیرم منال سورانن منطقه سورانی نشین یا کرمانجی نشینن یا ایلام نشینن بنابراین دلم توید حداقل ایمیه کاری بکنیم که بتونیم لهجه کردی و یک نزدیک بکنیم متاسفانه یا خوشبختانه تو هم بیشم لهجه کردی یه زبان دولتمنه و متاسفانه که عرض کردم و این دلیله که ایما هر دهکده یا هر منطقه یا هر شهری را خوی لهجه خاصی وجود آورده و دلیل نوین ارتباط لگذشته ارتباطات جور امروزی نویه که امروز جونیم ارتباطات زیاده و منطقه یارو مثلا کرماشان جوانه امروزی گشت سورانی قصه کن دلیلی چه است؟ دلیلی است که زانون مردم سوران مردم فعالیگن یا واقعیتی که باید اعتراف بکنیم مردم ایمان مردم فعال نمی‌نه و امروز دیدیم سعی کنیم حداقل زبان یکیتی وجود باریم و من آرزو کردم پیشنهاد یک کنگره دام که رای زبان یکیتی که ایما تمام لهجه نوعی زبان نوعی انسایکلوپدیا پیشن فرهنگنامه یا فرهنگنامه کردی بیمدیش تمام وسایل کردی نوعی بود که گشت یکتری بفهمیم و کرماشا دیالوگ در واقع یکی لو سازمانه یکی لو ریخراول مدنی است که و این ری خدمت کرد و این ری در خدمت کرد که ما آرزو کنیم که لمردم کرماشان لطریق فیسبوک و لطریق مثلا اسکایپ و لطریق پالتاک و بتونیم تماس بیشتری داشتیم و بتونیم سعی بکنیم که حداقل ما یه بار یه جلسه داشتیم که بتونیم و گرد یکتری کمیونیکاسیون داشتیم ارتباط مستقیم داشتیم چون یکی ل مشکلی ایمایی است که چون یکتری فهم نکیم درک نکیم یکتری لیک دور گیریم و یکتری درک بکنیم و یک نزدیک بیم بنابراین دلم توید من خوشحالم که چشت میرزا مرادی یکی ل خزمه بنده یکی ل قومه بنده لسوئیس زندگی کرد وقتی تدناو پالتاک و لهجه منطقه خوی قصه کرد و من سعی کم کوشش کم من و لهجه خویم قصه کنم ولی متاسفانه همیشه سورانی قصه کم دلم توی سورانی یای بگیرم واقعیت است اما میرزا هیچ وقت کوتاه نهاتیه لقصه کردنی و لهجه خوی و بسیار عالیه و دلم توید جوانه کرماشان تشریفان نو اتاق ما یه بار تشکیل بود ما یه بار اشتباه نکم دلم توید که حداقل تعداد افراد زیاد بود و سعی بکنیم ایما خومان تحمیل بکنیم مردمی که واقعا ارای جنبش کرد یا بزرگترهای کرد فعالیت کن خومان تحمیل بکنیم یا نه بشیم که بله ایمه شیم منطقه کرماشان هر وجه که یه جوان که موید کرماشان بوده پایتخت کردستان و آرزو کم و هدف برسیم و کرماشا دیالوگ یکی ل ریخراولی که لی خدمت ایجور سیاستی زور سپاس کاک دکتور دیارە ڕێکخراوی یەکێ لە ئامانجەکانی ڕێکخراوی کرماشان دیالۆگ ئەوەیە کە زاراوەکانی زمانی کوردی لە گوڵستانێکی ڕەنگاوڕەنگ دەچن هەموو زاراوەکان یا لەهجەکان هەموویان وەک یەک ئەهمیەت و گرنگی خۆیان هەیە هەر کەسێک فعالی هەر کەسێک هەر زاراوەیەک دەتوانێت بنووسێەوە ئێمەش بەو پەڕی افتخارەوە هەر وەک جەنابوت فەرموود هەموو ئەو ڕەفیقانە لەوێن
هەمومان دەبێ هەوڵ بدەین بەتایبەت زاراوەی گۆرانی زاراوەی کەڵوڕی یا کرماشانی زیاتر ببوژێنینەوە. بەداخەوە چەندین پرسیاری تر هەیە بەڵام بەرنامە وەختمان مەحدودە ناتوانین چەند دقیقە زیاتر نەماوە مەجبورم دووسێ لە پرسیارەکان بەسەریانە بچم. دوو پرسیار دەکەم بە یەک وەڵام جوابی بدەرەوە. یەکەم ئیمساڵ کوردەکان لە نوروژ بە یەکەوە جەشنی نەورۆزیان گرتووە لە گۆران و جاف بە یەکەوە کە دڵخۆشیەکی باشە نیشانەی زەحمەتی کۆمەڵەیە کەسی فعالە لە هەرتوو لەو ڕەفیقانەی لەوێ ئیشارەیە بەوە بکە کە ئەمە چەندە گرنگی هەیە. دووهەم توندڕەوی ئاینی و مەزهەبی لە منتیقەی کوردستان و بەتایبەت لە منتیقەی کرماشان بەو ڕەنگین کەمانیەوە بەو فرە ڕەنگیەوە چ مەترسیەکی هەیە مەخسوسەن یا بەتایبەتی کاتێ مەزهەب دەکرێت بە حیزب دەکرێت بە سیاست ئەمە چەندە بۆ یەک پێکەوە ژیان مەترسیدارە بۆ دوا ڕۆژ و پەیامی جەناب و بۆ جامعەیەکی دموکراتیک و سکولار و دین لە دەوڵەت جیاواز لە سیاست و پەروەردە جیاواز چییە؟ لە وەڵامی ئەوەی خۆشحال پرسیاری ئەوەڵتان زۆر خۆشحاڵم لاوەکانی کورد بە ئەو جێگە گەیشتون کە بەڵێ ئێمە کوردین و ئێمە دەخوازین فەرق ناکە جاف و گۆران و لەک و لڕ و نازانم کرمانج و هەموو کوردین بەنابەرین جەژی نەورۆز بە یەکەوە گرین. جەژی نەورۆز ئیمساڵ 2626 شمین دەورە ئێمە لە 612 پێش لە زاینی جەژی نەورۆز بووە و خۆشحاڵم کە حداقل کوردەکان بە یەکەوە جەژن دەگرن ئەوە زۆر گرنگە. دوم مەسەلەی ئەفراتی بوونی مەذهب ئەوەڵەن مەذاهب مەسالەی شەخصیە و ئێمە هیچ پێویست نییە بە مەسائلی سیاسی و مەسائلی حزبایەتی پەیوەندی بدەین بەوەیکی ئەوەڵەن بە نەزەری من ئەسڵەن یەکی لە مشکلەکانی ئێماوەیە کە مەذهب لە سیاسەت دەخەڵە دەکات کە ئێڕۆژ دەبینین شیعیزم لە ئێران 350 ساڵ تەمەدون لە ئێران بردوتە دواوە. دقیق من مقایسە دەکەم ئەفراتیگەرایی شیعیزم لە ئیسلام لە ئێران لەگەڵ 350 ساڵ پێش لە ئەوروپا. واقعیت ئەوەیە کە ئێمە ئێمڕۆژ ئەتفاقی لە ئێران دەکەوی کە 350 ساڵ پێش لە ئەوروپا کەوتووە و من پێم خۆشە ئەوەڵەن من ڕێز و ئێترامم بۆ کەسانێکی ئێتقادیان بە مەذهب و بە چشتێکی هەیە مهم نییە هەر کەسی وەلی مەسائلی شەخصیە و گەورەترین خەتەر ئەوەیە کە ئێمە حزبی مەذهبی دروست بکەین. واقعیت ئەوەیە ئێمە حزبی مەذهبیمان نییە یعنی مەذهب پێویست نییە لە مەسائلی سیاسی لە مەسائلی اجتماعی بەشدار بێت. زۆر مەمنون